سڵاوتان لێبێت ئەزیزانی پرۆگرامی خوانی ڕەمەزان، هیوادارم سەلامەت و تەندروست باش بن، هیوادارم لەگەڵ ڕۆژوو و تاعات و عیبادەتەکانتان زۆر باش بن. خۆشەویستانی من، خۆشحاڵم لە پرۆگرامەکەی ئەمڕۆم میوانداری شێف سامیمان کردووە کە دوو جۆر ماسیمان بۆ ئامادەیەکە، ماسی کار بوو سەلەمون، بەڵام بە شێوازێکی جیاوازتر لەوەی کە لە ماڵەوە ئامادەی دەکەن یاخود لە بەشێک لە ڕێستۆرانتەکان بینیمانە. شێف سامی ئەمڕۆ ماسی بە قیمەمان بۆ ئامادەیەکە، پێکەوە سەیری دەستیەکەین بە وردی بۆ ئەوی ئێمەش بەم شێوازە تازەیە فێر ببین و ئاشنا ببین و لە ماڵەکانمان ئامادەی بکەین. بەڵام جیاواز لەوە شێف سامی لەگەڵ هەموو ڕێستۆرانتەکانی کە جیاوازە، چونکە بە جلوبەرگی فەرمیەوە تەواوی ڕۆژەکانی دیکەی لە ناو ڕێستۆرانتەکەی ماسی ئامادەیەکات. لێ پرسیم بزانم ئەم شێوازەی بۆ هەڵبژاردووە و چۆن ئەم ماسیانە ئیبداعتیادا کردووە ئاوا ئامادەی دەکات. فەرم پێکەوە بینەریەبی. سڵاوتان لەبێ ئازیزان، من شێف سامیم، تایبەت بە بواری ماسی لە خزمەتتان نابین. ئامادەم ئەمڕۆ بۆ حازرکردنی دوو جۆر ماسی کارب لەگەڵ ماسی سەلەمونمان بۆ ئێوەی بەڕێز ئامادەکەین. هەڵبەتە ئێمە شێوازی ئامادەکردنی ماسیەکانمان جیاوازە لە ئەو شێوازە باوەی کە لە چێشخانەکان یاخود لە ماڵ و ئامادەکرێت. ئێمە کۆمەڵە گۆڕانکاری و کۆمەڵشتی تازە و بۆی کە ئێوەش بتوانن لە ماڵ و حازریکەن. هەڵبەتە وڵمان ناوە شتەکان زیاتر سادە بن بۆی کە ئاسانتر بێت لە چێشخانە لە ماڵ هەموو خاتونێک بە ئاسانی بتوانێت ئەو خواردانە دروستکات. جۆری ماسیەکەش ماسی کاربە، ئەو ماسیە باوی کە بەتایبەت لە کوردستان ڕەغبەت و تەڵەبێکی زۆری لەسرە. و جۆری دۆمیشمان ماسی سەلەمونە، بە هەمان شێوەیەش ماسیەکی تایبەت و گرانبەها و خەڵکێکی زۆر حەزی لێتی و بە دوای ئاگەڕێت. پێداویستەکانیشمان بۆ ماسی کاربەکە ئێمە بە شێوازی مەحشی قیمە ئەیکەین، هەڵبەتە گیرفانی بۆ ئەەکەین و ناوەکەی قیمەی تێ ئەەکەین لەگەڵ پیاز و کۆمەڵێک تەرتیباتە کە شتێکی جیاوازە، واتە ماسی بە مەحشی قیمە دەرەچێت. کەرەسەکانیشی قیمەیە، پیازی تێ ئەەکەین و زائیدەن پەتاتۆ و بیبەر و تەماتۆ و کۆمەڵێک ئەدەواتی تری لەگەڵا برژێنین و کۆمەڵێک زەڵاتی تریشی لەگەڵایە. ماسی سەلەمونیش بە هەمان شێوە بە شێوازی با بڵێن سوورکردنەوە لە ناو تاوای سووریەکەینەوانە. کەرەی پێویستە، پۆل بیبەری پێویستە، ئەم دۆشاوە گیراوەیەکە، دۆشا و زەیت و هەندێک بەهارات هەیە کە قوڵ پێگەیات بەکاری لەگەڵ بیبەری سوور و سەوز و زەرد بەکارێنین، تەماتە بەکارێنین، سیر لەگەڵ پیاز بەکارێنین. هەردوو شێوازەکە بەم جۆرەیە. سەرەتا بە شێوازی با بڵێن ماسی کاربەکە دەست پێەکەین، کەویش شەرحی گیرفانی بۆکەین. بەڵێ ماسی کاربەکە ئێمە شێوازی حازرکردنی ماسی کاربەکە گیرفانی بۆکەین، لەم لاو لەو لای ماسیەکەەوە گیرفانی بۆکەن. ئێوەژە بێت هەوڵ بن کە بتوان ئەم گیرفانە بۆ ماسی دروستکەن، شتێکی قورس نییە. سەرەتا بەم جۆرە شەرحێکی بچووک دەستدا ناگری، نابێت پێستی ماسیەکە بدڕێ باشە، دوای ئەوە بەدەست ئەبێ بکرێت. ئەمە شێوازی گیرفانەکەیە. ئەمە قیمەکاکەین ئەم بەشەی ماسیەکەوانێ و ئەم لایەشی بە هەمان جۆر. هەروەکو وتم نابێت زۆر دەستدا بگری لەبەرەوەی ئەو پێستە با بڵێن پێستی ماسیەکە، ئەمە پێستی ماسیەکە نابێت ببڕێت کە بڕات یاخود با بڵێن کوون بوو، ئەو کاتە شێوازی گیرفانەکە لە دەستەیە. ئەم لایەش بە هەمان شێوە. شێوازێکی زۆر قورس نییە بەڵام تازەیە، واکات تام تا قوڵایی ماسیەکە بڕە، شێوازی برژانەکەی جوانتریشە بێت. بەم جۆرە حازرە. دوای ئەوە هێن قیمەکەی تێکەیت. تەمان ئەمە پشتە قیمەکەمان حازر کردووە. قیمەکەش کەرەسەکانیش تا سادە دروستەکەین، پیازی لەگەڵایە، کەمێک پوڵ بیبەری پێواکەین. ئێمە زیاتر بە کەرە دروستیەکەین.
کەری لەگەڵایە و تاو تروی کە گرنگە تاماوی ماسیەکەیە ئەچێتە ناو قیمەکەەوە بەم جۆرە هەڵبەتە ئەمە شتێکی تازەیە زۆر کەسێ لەوانەیە پێی ڕانەهاتە بێ یان پێی سیر بێ بەڵام بەعامەتەن شتی تازەگەری شتی جیاواز تاقیب کرێتەوە خۆشترە بەم جۆرە سازیەکەین لە دوای سازبوونی ئەمە یەک دوو قاژە توانین پیازی تێکەی دەتوانێت بیبەری تێکەی توانین تەماتەی تێکەی تر بە ئارەزوی خۆت بۆی کە لەگەڵ یا پیشێ و ببرژێ من پیازەکەم بە شێوازی ئەڵقە بۆ بڕیوە ئەکەینە ناوی شتێکی خۆش و تایبەت دەرەچێ ئێستا بەم جۆرە ماسیەکە حازرە جا دوایەوە هین خوێی پێوەکەین هەڵبەتە خۆی قیمەکە کەمێک سوێرە نابێت خوێ بە قیمەکەەوە بکرێت چکە پێشتر خۆی ئامادەکاری کرابێت بۆ قیمەکە تەنها ئەوی کە گرنگە خوێی پێوە بێت خودی ماسیەکە خۆیەتی ئەم تاوڵە تایبەتە بە فڕن سری ناو فڕنە بنە بەڵێ بەڕێزان ئێستا ماسیەکەمان خوێ کرد تابان ئەم گیرفانی کە بۆمان کردو من قیمەم تێ کردو ئێوە توان بۆنە بریانی تێکەن کۆمەڵە شتێتر بۆنە هەیە هەنەکەس هەیە حەزەکات یا پراخی تێکات یا پراخ بە شێوازی پەنجە بە باریکی ئەی پێچی تەوانێخیتە ناو گیرفانەکان ئەوی شێوازێکی تازە و جوانە ئەکرێت دەستە تەبیعەتی و کەسە کە ئایا لەگەڵ ماسیات چییە گونجێنێ ئەرۆکو باسم کرد نوێگەری لە ئیشا زۆر زۆر گرنگە دایمەن ئینسان نوێگەریکە لە خواردنا لە شتا لە دوای خوێکردنی ماسیەکە ئەم پێکاتەی پیاکەین ئەمە گیراوەیەکە لە دۆشا و لە ئاوی لیمۆ تاڵم بۆ بابەتی با بڵێن بۆ قوتوویەکی وا بۆ گیراوەیەکی وا بڵین ئەمەنە دۆشا و ئەتا سەریشۆ ئاوی لیمۆی بەسە ئەمە ئیشی ئەم با بڵێن دۆشاو ئەم گیراوەیە کەمێک ماسیەکە مزر ئەکات و ڕە بۆ برژانیش ڕەنگی ماسیەکە زۆر جوانەکات ئەو کەسانی کە ماسی بە فڕن ئەبرژێنن زۆر گرنگە کە ئەم گیراوەیە لە دوای خوێ پێکردن پێش بیکاتە فڕنەکەەوە لە ماسیەکەی بە لە دوای ئەوە ئێمە پەتاتە خێنە سەر سینیەکە بۆش ئەمە هەر ئاوە هەر ئاوی سادەیە بۆی پەتاتەکە وشک نەبێتەوە تۆزێک ئاو بەکارەهێنین و لە دوای ئەوە کەمێک زەیت بەڵێ کەمێک زەیت تەخێنە ژە پەتاتەکە بۆی پەتاتەکە وشک نەبێتەوانێ و بە شێوازێکی جوان ببرژێ خۆتان نەزان لە مانگی ڕەمەزانە ماسی شتێکی تەندروستە شتێکی بەسوودە دایمەن دکتۆرەکان مامۆسایانی وەرزش ئەوان کە ئەچینە قاعەکان ئامۆژگاریمانەکەن لە لانی کەم لە هەفتەیەکە جارێت تا دوو جار ماسی بخۆین بەتایبەت ئێمەش کە ئێستا بەڕۆژوین کە چەند کاتژمێرێک ئێمە هیچ ناخۆین ئێواران هەوڵ بین لە هەفتەیەکە جارێت دوو جار ماسی لەسەر خوان هەبێ بۆ تەندروستی زۆر باشە لە دوای ئەوە کە پەتاتەکە حازر بوو کەمێک خوێ بەکارێنی ئەوان دوای کە پەتاتەکەمان دانا کەمێک ئاوی ئەم ئاوە سادەیە لەگەڵ زەیت دووبارە بەکارێنینەوانە بەم جۆرە من بەم شێوازە ماسی یا با بڵێن تر ئەو سینەیە کە تو ماسیەکەی خەیتە سەر کەسە و بە جۆرەکە توانێت حازگای باینجان بەکارێنێ هەیە بۆ نمونە ئەنواعی پیاز و تر کردو سەر ڕازانەوەکەی خۆی بەڵام من بۆ ئەمڕۆ تەنها چیم بەکارێناوە پەتاتە تەماتە بە شێوازی زائید دوای کە برژا دەمەکاتەوە و شێوازی گوڵی شێوازێکی جوانە بیبەری تون زائید دەمبیبەری شیرینتر بەم جۆرە ئیتر ئەو کەسەژەکەوێتەوە سەر خۆی سینەکە چۆن قەرەباڵقترەکە چۆن زیاتر دەوڵەمەندێکا بە باینجان وێ بە هەج کەرەسەیەکی تر بێ ئێستا ماسیەکەمان حازرە بۆ ناو فڕن هەموو کەرەسەکانی ئامادەیە لە خوێ لە قیمە و لە هەموو بابەتەکان یەخینە ناو فڕنەوانێ و
بە 45 دقەیەک تا ساعتێکی تر ئەبرژێت دەکەێتە سەر ئەو فڕنەی کە ئەو خاتونە سەرخوەتی و فڕنە و فڕنەی من لە ماوەی 45 دقەیە ماسیەکە حاضر دەکات بەڵام هەنێک فڕن هەیە تا ساعتە جارە تا ساعت و نیوێکیش پێویستی بە ئاگرە کە لیبات لە کۆتایەکە برژا پێتان لەم قیاسی برژانەکەی چۆناییە شێوازی مەچیا بزان ماسیەکەتان چەندێک برژاوە چەندێک کاڵە بۆی کە تووشی و حاڵەتە نەبن سووتە یاخود کاڵ دەرچێت ماسیەکە ماخستە ناو فڕنەکەوانێ ماسی کار بکات بۆ شێوازی کە باسمان کرد ئەو تا ئیشەڵات تا تۆزێکی تا ساعتێکی ترە برژێ تاوا برژێ ئەمە هین دەستەکەین بە حازرکردنی ماسی سەلەمونەکە ماسی سەلەمونەکە بۆ چاکردنەکەی کەلەکەی پێویستە لێ بکرێتەوەوانە لە ناوسکەوانە چاپ بکرێت شێوازی ئەم شێوازی تەمە خۆی سەلەمون بە چەند شێوازێک حازرەکرێت ئەم شێوازێکی ئێمە حازرەکەین شێوازی سوورکردنەوەی ناو تاوەیە بیرمان لەو کردەوە شێوازێکی ئاسان بێت لە هەموو چێشخانە و ماڵێکا بکرێت لە ناوسکە و ناوسکی دەرهێنێت جوانە شۆدرێتەوەوانێ بەم جۆرە پارچەکانی بەم جۆرە قاشەکرێ بەم جۆرە پارچەکانی قاشەکرێ پارچە پارچەیەکەین ماسی سەلەمونیش ماسیێکی تایبەتە ماسیەکە سوودی زۆر زۆرە هەموو ماسوودی ماسی سەلەمونمان بیستووە کەسانێکی زۆر بۆ عیلاج بەکارهێنن یاخود بۆ ئیسفادەی بە بەردەوامن لە خواردنی خەڵکێ بە تایبەت دەگەڕێ بە دوایە لە حەوزەکانی پێنجوان بەرهەمهێنرێت لە کۆمەڵێک شوێن با بڵێن بەرهەمهێنرێت ماسیێکی تایبەتە لە دوای قاشکردنی ماسیەکە پێویستان بە تاوێکی لەم جۆرەیە پیازی جنراومان هەیە پیازەکە با بڵین لە ژێرەوە ڕایەخەین پێویستمان بە سیر هەیە بەڵام سیر نابێت زۆر بەکاربێنین لەبەری بۆنی سیر خۆتەزان کەمێک زاڵە 2 دەنک سیر یان 3 دەنک سیر کافیە بیبەرەکە بەکارێنین هەروکو باسم کە ئەمە بیبەری سوورە لەگەڵ بیبەری زەرد و لەگەڵ بیبەری سەوزە لە دوایکە بیبەرەکەمان بەکارهێنا ماسیەکە خەینە سەری بەم جۆرە لە دوای ئەوە ئەم سەڵسەیە بەکارهێنین ئەم سەڵسەیە دۆشاوە لەگەڵ کەمێک پۆڵ بیبەر لەگەڵ بەهاراتی ڕەش و زائیدەن کەمێک قیمە لەگەڵ سوور کردوەوە پێشێ قوڵ پێبات وەکو تام و لەگەڵ کەمێک دووگە پێکاتەکانی بریتینەوە کەمێک تونیەکەی کەمێک تونی بەکارهێنین پێویستمان بەکەرەیە تەبان من بۆ ماسیە زیاتر بەکەرە بەکارهێنم لەبەری کەرە تامبۆنێکی خۆشی هەیە و زایدەنیش سەحیە صحیترە لە زەیت زایدن تۆزێک تەماتە بەم جۆرە یەک تۆز ئایشمان پێویستە بێ بۆی کەمێک تەڕ بێت وشک نەبێتەوانێ و لە کۆتایی شاخوێ ئەمە سەرم جۆرە حازرە هەرو کەسە ئەو پێکاتانی کەوکو باسم کرد لەوە زیاتر نییە و بە هێواشی ئەمیش پێویستە لەسەر ئاگرێکی هێواش بێنابێت لەسەر ئاگرێکی خێرابێ بۆ ئەوی بە هێواشی بپیشێمیش تقریبان سەعاتێکی پێویستە لەسەر ئاگرێکی هێواش و کەسدا ئەنرێت تاوەکو بە هێواشی قوڵپەیات و لە کۆتاییە شتێکی تایبەت و جوان دەرەچێت هەتا وەکو ماسی بەوە ناسراوە بە ئاگری هێواش تر خەڵوز بێت دار بێت فڕن بێ یاخود سەر تەباغ بێت هەرێکێک لەوانە بێت پێویستە بە هێواشی ببرژێت بە هێواشی ئامادە کرێ بۆی تاموچێژێکی تایبەتی هەبێت ماسی نابێت بە ئاگریکی خێرا خود پەلی لێ بکەیت ئێستا حازرە و ئەیخێنە سەر تەباغ
بەڵێ بیدرانی بەڕێزی خوانی ڕەمەزان و ئێستاش لە کۆتایی یاگەشتینە ئەوەی کە خواردنەکانمان حازر بوو ماسی کاربەکەمان بەم شێوازە دەرچوو لەگەڵ کۆمەڵێک زەڵاتەیە حازرمان کردووە کاهومان لەگەڵا بەکارێناوە زەیتون و کەلەرم لەگەڵ پیاز لەگەڵ کەرەوز ساوەر و ئیتر و تەماتە برژا و بابەتەکانە و بە هەمان شێوەش ئەمەش با بڵێن ئەو قیمەیە کە لەگەڵ یا حازر بوو لەگەڵ یا پیشاوە لەگەڵ ئەو پیاز و تەرتیباتە شتێکی تایبەت و جوان دەرچووە ئێوەژە توانن بە هەمان شێوە لە ماڵەکانی خۆتانە بیکەن شتێکی وەنە قورس نیە و جیاواز و تایبەتە تاقیکردنشتی تازە دایمان شتی باشە هەروکوتمە سڵاتانی کەمە بەکارمان هێناوە وەکو جوانکاری وەکو خواردنگە ڕێستۆران ئێمەوانە بەکارێنین ئێوەش لە ماڵی خۆتان چیتان پێخۆشەتان ئیزافەکەین و زای دەنیش ماسی سەلەمونەکەمان ئێستا حازرە ئەویش بە هەمان شێوە شتێکی تایبەت و تەندروست و سەحی کەرەمان بەکارێناوە لە باتی زەیت بە هێواشی قوڵپیاوە شتێکی جیاواز و تایبەتە ماسی سەلەمونەکە با بڵێن هەروەکو وتم هەتا وەکو هێواشتر لەسەر ئاگرێکی هێواش با بڵێن بپیشە و بکڵێ تایبەتتر و خۆشتر دەرەچێ ماسی قەت نابێ پەلەی لێ بکەی قەت نابێ چۆن بڵێ بە شێوازێکی خێرا هەڵی پرۆزێنیت و بەڕێیکەی لەبەری ئەو تام و تایبەت و لەزەتە لەو هێواشیایە لەو با بڵێن بە کێواشی ببژێتومانە زەیتون ئێمە زەیتون زیاتر بەکارێنی لەگەڵیا زەیتون لەگەڵ ماسیە زەیتونی ڕەش و سپی شتێکی زۆر تایبەتە بەم جۆرە شتێکی سادە و قورسیش نییە و هەموو خاتونێکتوانێت لە ماڵی خۆیان ئامادەی کات وەروکو باسمان کرد ئەمە هەموو بابەتەکانی ئەم ڕاون هیوا وایە ئیشەڵا کە سوودێکم بە ئێوە گەیان دەبێت بەم کارانی کە کردومانە تاعاتی هەموو لە قبول بێت و ئیترێ مەگەشتینەتە کۆتایی و تا کاتێکی تر بەخواتانە سپێرنی خواتان.